ژەهرێکە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیدا هەیە، ترسناکە، هۆکارە بۆ چەندین نەخۆشی مەترسیدار، دوژمنی ژینگەیە، سروشت لە ناو دەبات. نایلۆن نەفرەتە ڕەشەکە. سەرەتا کەمێک دەگەڕێینەوە بۆ باسکردنی مێژووی دۆزینەوەی مادەی پلاستیک و داهێنانی نایلۆن. لیۆ بەیکڵند بە باوکی پیشەسازی پلاستیک دادەنرێ، لە بەلجیکا لەدایک بووە و لە تەمەنی 20 ساڵیدا گەشتی کردووە بۆ نیویۆرک. لەوێ لە ڕێی دروستکردنی وێنەی فۆتۆگرافیەوە پارەیەکی زۆری دەستکەوت، خانوویەکی لەسەر ڕووباری هێدسۆن کڕی و تاقیگەیەکی تێدا دروست کرد. بەیکڵند لە تاقیگەکەیدا ڕۆچوو لە خۆشەویستیەکەی بۆ تاقیکردنەوەی مادە کیمیاییەکان. تەمووزی ساڵی 1970 لە ڕێی تێکەڵکردنی هەردوو مادەی فینۆڵ و فۆرماڵدیهاید و لە ژێر کاریگەری گەرمکردن بۆ یەکەم جار پلاستیکی دروست کرد کە پێی دەوترا بەیکلایت. بە خێرایی پیشەسازی پلاستیک گەشەی کرد تا گەیشتە ئەوەی نزیکەی لە 108 نەوتی بەرەمێنراوی ژیان لە پیشەسازی پلاستیکدا بەکار بهێنرێ. لە 20ەکان و 30ەکانی سەدەی ڕابردوودا پیشەسازی پلاستیک بەردەوام بوو لە گەشەکردن. ساڵی 1935 والس کرازەرس کیمیازانی ئەمریکی بۆ یەکەم جار نایلۆنی داهێنا کە لە تاقیگەکانی کۆمپانیای دووپۆنت لە ویلایەتی دێلاوێری ئەمریکا کاری دەکرد. چەند ساڵ دوایەوە جەنگی دووەمی جیهانی لە ساڵی 1939 هەڵگیرسا بۆ قەرەبووکردنەوەی کەمبوونەوەی هەندێک لە کەرەستە سروشتەکانی وەک ئاوریشم و لاستیک خواست لەسەر نایلۆن بە ڕێژەیەکی زۆر زیادی کرد. بەرهەمی سەرنجڕاکێش دەرکەوت کە لە نایلۆن دروست دەکران لە گۆرەوی ئافرەتانەوە بۆ پەڕەشوت و دەیان بەرهەمی دیکە. بەڵام دوای تێپەڕینی زیاتر لە نیو سەدە بەسەر دۆزینەوەیدا وردە وردە وێنەی پلاستیک گۆڕا، لە تاقیگەکاندا بێتاوان دەرنەچوو، بەڵکو بوو بەو مادەیەی کە تاوانبار کرا بە کێشەکانی ژینگە و چەندین نەخۆشی مرۆڤەوە. سەرباری دەرکەوتنی مەترسیەکانیش، بەڵام پلاستیک و نایلۆن ژیانی مرۆڤەکانی ئەمڕۆیان بە تەواوی داگیر کردووە کە ڕەنگە هۆکاری زۆری بەرەمێنانی بگەڕێتەوە بۆ کەمی تێچووەکەی. سوزان فرینکل لە کتێبەکەیدا بە ناونیشانی پلاستیک چیرۆکی خۆشەویستی ژەهر دەڵێ ڕۆژێک بڕیارمدا تاقیکردنەوەیەک لەسەر خۆم بکەم، ئایا دەتوانم لە ماوەی 24 کاتژمێردا بەرکەوتنم لەگەڵ هیچ شتێک نەبێ کە لە پلاستیک دروست کرابێ. بەڵام زوو لە پوچی بیرۆکەکەم تێگەشتم. ڕۆژی تاقیکردنەوەکە هەر کە لە خەو هەستام و چوون بۆ حەمام، چاوم کەوت بە کورسیەکی لە پلاستیک دروست کراو. بە درێژایی ئەو ڕۆژە لەسەر پەڕەیەک هەموو ئەو شتانم دەنووسی کە دەستم بەریان دەکەوت و لە پلاستیک دروست کرابوون. لە کۆتایی ڕۆژەکەدا لیستەکەم بوو بە 200 مادە. ئەو ساتێگەیشتم کە پلاستیک چی لە ژیانمان کردووە بەبێ ئەوەی بژاردەی خۆمان بێ. نایلۆن و مەترسیەکانی بۆ مرۆڤ. کیسی نایلۆن و مادە پلاستیکیەکان بەگشتی لە مادەی هایدرۆکاربۆنی دروست دەکرێن کە سەرچاوەکەی لە غازی سروشتی و نەوت و خەڵوزە. کیسی نایلۆن چەند مادەیەکی شیمیایی ژەهراوی تێدایە کە گرنگترینیان بریتیە لە ئێپیکلۆرۆهایدرین و بیسفینۆڵ ئەی. ئەم مادانە لە ئاودا دەتوێنەوە و ئەگەر بچنە جەستەی مرۆڤەوە تووشی چەندین نەخۆشی ترسناکی دەکەن، وەک شێرپەنجە، نەخۆشیەکانی جگەر و گورچیلە و کۆ ئەندامی زاوزێ. یەکێک لەو ڕێگەیانەی کە مەترسی هەیە بۆ ئەوەی ئەو مادە ژەهراویانە بچێتە جەستەی مرۆڤەوە بریتیە لەوەی ئەگەر نان یاخود سەمون بە گەرمی بکرێتە ناو عەلاگەوە، لەو کاتەدا هەڵمێک دروست دەکات و بۆی هەیە ئەو مادانە بتوێنەوە لە ڕێی نانەکە یاخود سەمونەکەوە بچنە جەستەی مرۆڤەوە. وەک پزیشکەکان دەڵێن ئەم حاڵەتە بەجارێک و دوو جار ڕوو نادات، بەڵام ئەگەر ڕۆژانە دووبارە بکرێتەوە مەترسی دروست دەکات. هەروەها مادەی بیسفینۆڵ ئەی ئەگەر بچێتە جەستەی ئافرەتەوە دەبێتە هۆی زیادبوونی هۆرمۆنی ئیسترۆجین کە ئەمەش کاریگەری خراپی دەبێت بۆ نەزۆکی. نایلۆن لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان هەرچەندە پیشەسازی ناوخۆیی لە ئاستێکی لاوازدایە، بەڵام لە دروستکردنی کیسی نایلۆن و مادەی پلاستیکی دەستپێشخەری کراوە. گەورەترین کارگەی کیسی نایلۆن لە عێراق لە هەولێر بنیاد نراوە. هەروەها چەند کارگەیەکی تریش لە شارەکانی دیکەی هەرێم هەن. ئەمە جگە لەو بڕە نایلۆنەی کە لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێت.
لە ساڵی 2016ەوە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بڕیاری داوە بە قەدەغەکردنی نایلۆن بە تایبەتی لە نانەواخانەکان و سەمونخانەکان و بەکارهێنانی کیسی کاغەز، بەڵام تا ئێستا ئەو بڕیارە بە تەواوی جێبەجێ نەکراوە. هەرچەندە پارێزگای سلێمانی لە مانگی نیسانی 2019ەوە لیژنەیەکی پێگێناوە بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی تەندروستی و بەکارهێنانی کیسی کاغەز لە نانەواخانە و سەمونخانەکان لە جیاتی نایلۆن. جگە لە زیانە تەندروستیەکان، نایلۆن لە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەشە، بە تایبەتی کە تا ئێستا کللتوری فرێنەدانی پاشەڕۆ بە باشی لە نێو کۆمەڵگەی کوردیدا نەچەسپیوە. ئەوە ژوای کردووە ئەو نایلۆنانەی فرێ دەدرێنە ژینگەوە دیمەنێکی ناشرین بە شەقام و کۆڵانەکان ببەخشن. لە زستاندا دەچنە نێو مەنهۆڵەکانەوە و دەبنە هۆی دروستبوونی لافاو. لە هاویندا لەگەڵ ڕەشەبادا ئاسمان داگیر دەکەن. ئاژەڵەکان زۆر جار بەوەی خواردنی نایلۆنەوە مردار دەبنەوە. بەپێی ئامارەکانی دەستەی ژینگە لە 155 بۆ لە 160 ئەو زبڵ و خاشاکەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە پلاستیک و نایلۆن پێک هاتووە. ڕۆژانە 7500 تەن زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە. لە ساڵێکدا دەگاتە 2,700,000 تەن. مانگانە حکوومەتی هەرێم 12 ملیار دینار بۆ کۆکردنەوەی خەرج دەکات. لە ساڵێکدا دەگاتە 144 ملیار دینار. لە هەولێر ڕۆژانە نزیکەی 2000 تەن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. لە گوندی کانی قرژاڵی نزیک شارەکە فڕێ دەدرێت. لە دوهۆک ڕۆژانە نزیکەی 1000 تەن کۆ دەکرێتەوە. لە سلێمانی ڕۆژانە 1300 تەن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. بە دووری 8 کیلۆمەتر لە شاری سلێمانی لە ناوچەی تانجەڕۆ فڕێ دەدرێ و دەخرێتە ژێرگڵە. ئەوەی مەترسیەکانی نایلۆن و پلاستیکی لە هەرێمی کوردستان زیاتر کردووە نەبوونی سیستەمێکی ڕیسایکلینی پێشکەوتووە کە بتوانن ئەو مادانە بەکار بهێننەوە. لەبەر ئەوە کاتێک نایلۆن و پلاستیکەکان فڕێ دەدرێنە ژینگەوە زیانێکی زۆر بە ژینگە دەگەیەن و دەبنە هۆی تێکدانی سیستەمی هاوسەنگی زەوی. نایلۆن و پلاستیک مەترسیەکی جیهانی. ساڵانە کۆمپانیاکانی بەرهەمێنانی نایلۆن 5 تریلیۆن کیسەی نایلۆن بەرهەم دەهێنن. زیاتر لە 150 ئەو نایلۆن و پلاستیکانە تەنها بۆ یەک جار بەکار دەهێنرێن. دەریا و زەریاکان کە لە 170 ڕوبەری گۆی زەوی پێک دەهێنن. لە هەموو ناوچەکانی تر زیاتر ڕوبەڕووی پیسبوونی پلاستیکی بوونەتەوە. ساڵانە 8 ملیۆن تەن لە کیسی نایلۆن و پلاستیک فڕێ دەدرێنە زەریاکانەوە. بەگشتی کاریگەری دەکاتە سەر سیستەمی هاوسەنگی دەریا و زەریاکان. ژیانی زیندەوەرانی زەریا و دەریاکانیان ڕوبەڕووی مەترسی کردوتەوە. لە دوایین حاڵەتدا لە مانگی ئازاری 2019 لە فلیپین لە سکی نەهەنگێکی مردوودا 40 کیلۆ نایلۆن و مادەی پلاستیکی دۆزرایەوە کە دەکرێت ئەوە هۆکاری مردنی نەهەنگەکە بوو بێت. دەبەی پلاستیکی ئاو یەکێکی ترە لە مەترسیەکان. لە هەر چرکەیەکدا لە جیان 1 ملیۆن دەبە دەکردرێ. جگە لە زیانە تەندروستیەکانی بۆ مرۆڤ دەبەی پلاستیکی ئەمڕۆ یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە. ئایا شیبوونەوەی پلاستیک چەند ساڵ دەخایەنێت؟ هەرچەندە هەندێک لە توێژینەوەکان باز لەوە دەکەن پلاستیک پێویستی بە زیاتر لە 100 ساڵە بۆ ئەوەی لە خاکدا شیبێتەوە و کاریگەری لەسەر ژینگە نەمێنێت. بەڵام پێگەی بەناوبانگی ناشنال جوگرافیک لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە وا دەخەمڵێنرێ تەمەنی پلاستیک لە نێوان 450 ساڵ یان بۆ هەتا بێت. ئەوەش بەواتایەوەی لە سەرەتای داهێنانی پلاستیکەوە لە ساڵی 1970ەوە تا ئێستا هەر پلاستیکێک کە فڕێدرا بێتە ژینگەوە تا ئێستا شی نەبووتەوە. لەوانەشە بۆ هەتایە شی نەبێتەوە. ئەمەش ئەو مەترسیە گەورەیەیە کە پسپۆڕانی تووشی شۆک کردووە. چارەسەر چییە؟ یەکێک لە ڕێگاکان قەدەغەکردنی بەکارهێنانێتی. لە سەرتاسەری جیاندا 55 وڵات بە هەموو شێوەیەک هاوردەکردن و دابەشکردن و دروستکردنی نایلۆنیان قەدەغە کردووە. یاخود لە جیاتی کیسی نایلۆن کیسی کاغەز یان پەڕۆ بەکار دەهێنن. تەنانەت 30 ساڵێک لەمەوبەر لە کوردستانیش کیسی کاغەز بۆ بازاڕکردن و هەڵگرتنی شتومەک بەکار دەهێنرێ کە کاریگەریە خراپەکانی بۆ تەندروستی و ژینگە زۆر کەمترە و ماوەیەکی کەمیشی پێویستە
بۆ ئەوەی لە خاکدا شی ببێتەوە یان پێدانی نایلۆن بە هاوڵاتیان بکرێت بە پارە هاوشێوەی زۆرێک لە وڵاتان لە نێوانیاندا بەریتانیا تەنانەت لە سەرەتای ساڵی 2019 تورکیاش فرۆشتنی نایلۆنی بە پارە خستە بواری جێبەجێکردنەوە یەکێکی دیکە لە ڕێگە چارەکان بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و خستنەڕووی مەترسیەکانە سەبارەت بە بەکارهێنانی کیسی نایلۆن و کەرەستە پلاستیکیەکان بەگشتی